سڵاتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی ساڕۆژی لە جایەکبوونی هومەن عەبدوڵڵاهی لە سنا، لەسەردارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی کەراج، ئازادی کامران ساختمانگەر لە زیندانی سنا، گیانەدەستانی منداڵێک بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە ڕۆژاوای کوردستان، ناڕزایەتی کرێکەرانی ئەبنیەی فەنی و ڕاگەی ئاسمی شۆمال، چالاکی خوێندکارانی زانکۆی هۆنەری تاران، کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە سوید و ئاوارەبوونی 1,900,000 فەلەستینی لە غەزە. درێژە هەواڵەکان بەڕێوەچوونی ساڕۆژی لە جایەکبوونی هومەن عەبدوڵڵاهی لە سنا. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەممە 13 سەرماوەزی 1402 مەراسمی ڕۆژی لە جایەکبوونی هەمیشە زیندوو هومەن عەبدوڵڵاهی بە بەشداری بنەماڵە و خەڵکی ئازادی خوازی سنا لە گۆڕستانی شارۆچکە حەسەناوا بەڕێوەچوو. بەپێی ڕاپۆرتە بنەماڵی هومەن عەبدوڵڵاهی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی سنا بە کۆبوونەوە لەسەر مەزاریە و هەمیشە زیندووە مەراسمی ڕۆژی لە جایەکبوونیان بەڕێوەبرد. ئامادەبووان بە بەرزکردنەوەی دروشمی شەهید نامرێت یادیە و ئازیزە و سەواوی گیانبەختکردوانی شۆڕشی ژینایان بەرزڕاگرت و پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. شایانی باستەکە هومەن عەبدوڵڵاهی ڕۆژی 16 سەرماوەزی 1401 بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە شارۆچکەی حەسەناوای سنە گیانی بەخت کرد. ماڵاوایی لە ژیانی برای سێ گیانبەختکردووی کۆمەڵە لە بۆکان. بەپێی هەواڵی گەیشتوو بەیانی سێشەممە 14 مانگی سەرماوەز وەستا محەممەدی حاجی غەفور برای سێ گیانبەختکردووی ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە بەهۆی نەخۆشیەوە لە شاری بۆکان ماڵاوایی لە ژیان کرد. وەستا محەممەد حاجی غەفور برای گیانبەختکردووان دوکتر عومەر، وەستا عەبدوڵڵا و وەستا سەعید حاجی غەفور بوو. ناوبراو بۆ ماوەیەکی زۆر گیرۆجەی نەخۆشی بوو بەیانی سێشەممە 14 سەرماوەز بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. بڕیارە مەراسمی ناشنی تەرمی وەستا محەممەد لە گۆڕستانی گوندی میراوە بەڕێوە بچێت. لەلایەن کۆمەڵەوە سەرخۆشی خۆمان ئاراسێ بنەماڵە و کە سوکاری وەستا محەممەد دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. لە سەردارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی کەراج. بەیانی دووشەممە 13 سەرماوەزی 1402 حکمی عەزامی بەندکراوێکی کوردی خەڵکی شارستانی نوراباد بە ناوی موشتەبە ئەمیری لە زیندانی کەراج جێبەجێکرا. مشتەبە ئەمیری پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕۆژیمەوە بە ئەعدام مەحکوم کرا. ڕۆژی 16 سەرماوەزی 1401 لە کاتی گواستنەوەی 4 بەندکراوی مەحکوم بە ئەعدام بۆ بەندی تاکە کەسی بە مەبەستی لە سەردارەدانیان بەندکراوان دەستیان دایە ناڕزایەتی و کاتێک هێزەمنیەکان بۆ سەرکوتی بەندکراوان هاتن موشتەبە ڕێگیری لێیان کرد و ڕێگای نەدا بشنە نێو بەندەکانەوە. لە وەڵامی سەرهەڵدانی زیندانیان هێزەکانی ڕۆژیم ڕاستەوخۆ تەقەیان لە بەندکراوان کرد و بۆ هۆیەوە 4 بەندکراو گیانیان لەدەستا. ئازادی کامران ساختمانگەر لە زیندانی سنا. ڕۆژی یەکشەممە 12 سەرماوەزی 1402 کامران ساختمانگەر چالاکی کرێکاری خەڵکی سنە و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە زیندانی ئەو شارە ئازادکرا. کامران ساختمانگەرە ڕۆژی 6 سەرماوەزی ئەمساڵ بە مەبەستی جێبەجێکردنی سزای ماڵی بانکێشتی لە قیشواری جادگای ئینقلابی سنەکرا. ناوبراو هەمان ڕۆژ دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی سنە گوازرایەوە. ئەو چالاکە کرێکاریە لە مانگی ڕزبەری ئەمساڵ لەلایەن لەقیەکی جادگای ئینقلابی سنە بە جەزای ماڵی مەحکوم کرا. کامران ساختمانگەر پێشتر و لە ڕێکەوتی 7 ڕزبەری 1401 لە ڕاوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا لەلایەن نێزارای دەسەڵاتەوە دەست بەسەر و ڕۆژی 17 ڕەشەمەی 1401 بە دانانی وەسێقە ئازادکرا بوو. گیانەدەستانی منداڵێک بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی سێشەممە 11 سەرماوەزی 1402 کۆمەڵێک پەنابەری خەڵکی ڕۆژاوای کوردستان کە بەنیاز بوون لە سنووری حەسەکەوە بۆ نێو خاکی تورکیا دەرباز بن لەلایەن هێزە سنووریەکانی وڵاتەوە درانە بەردەست ڕێژی گولە و
منداڵێکی تەمەن 9 ساڵ بە ناوی ڕەعەد مەلەک یەعرەب گیانی لەدەستا. بەپێ راپۆرتی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان، هێزە سنووریەکانی تورکیا بەبێ ئاگادارکردنەوە تەقەیان لە خەڵک کردووە و بەهۆیەوە منداڵێکی تەمەن 9 ساڵ گیانی لەدەستاوە و چەند کەسی دیکەش بریندار بوون. بەپێ هاماری ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤی سووری تەنیا لە مانگی نۆڤەمبری 2023دا 4 شارۆمەندی سووری بە دەستڕێژی گوڵای هێزەکانی تورکیا کوژراون و 37 کەسی دیکەش بریندار بوون. ناڕزایەتی کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی شۆمال. ڕۆژی سێشەممە 14 مانگی سەرماوەز کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی شۆمال لە ئاست گۆڕانی پەیمانکار و بلە تەکلیف بوونیان ناڕزایەتیان نیشاندا. بەپێ راپۆرسەکان کرێکارانی ئەبنیەی فەنی و ڕێگەی ئاسنی شۆمال چەندین ساڵە کە سەر بە شرکەتی تراوێرسن و بە تازەی بڕیار درراوە کە کاروباری ئەو بەشە بە خاوەنکارێکی نوێ بسپێردرێت. ئێستا کرێکاران لە ئاست حەقدەستە دواخراوەکانیان و داهاتووی ناڕوونی پیشەیان نیگران و داوا ئەکەن کە قەرارزادەکانیان تازە بکرێتەوە. چالاکی خوێندکارانی زانکۆی هۆنەری تاران. ڕۆژی دووشەممە 13 مانگی سەرماوەز خوێندکارانی زانکۆی هۆنەری تاران لە ئاست تعلیقی کۆمەڵێک لە خوێندکارانی ئەو زانکۆیە ناڕزایەتیان دەربڕی. بەپێ راپۆرتەکان خوێندکارانی زانکۆی هۆنەری تاران لەگەڵ نزیکبوونەوە بە ڕۆژی دانیشتوو با بڵاوکردنی تراکت لە نێو ساختمانی زانکۆ ناڕزایەتی خۆیان لە ئاست تعلیقی کۆمەڵێک لە خوێندکاران نیشاندا. خوێندکاران ڕایان گەیاندووە کە ئەگەر هاوڕێکانیان نەگەڕێنەوە بۆ زانکۆ و ڕژیم کۆتایی بە سیستمی سەرکوت نەهێنێت ئەوە ڕێگە چارەکیان نییە جگە لە ماگرتن و کۆبوونەوە. یادکردنەوەی ڕەزا دێهبڤید لە شاری ساری. ڕۆژی دووشەممە 13 سەرماوەزی 1402 مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی ڕەزا دێهبڤید لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری ساری بەڕێوەچوو. ڕەزا دێهبڤید تەمەن 29 ساڵ لە ڕەوتی ناڕزایەتیەکانی پاش گیانبەختکردنی ژینامینی لە شاری ساری لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و لە ژێر ئەشکەنجێ سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی دەگیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی ئەولاوە شۆڕەشگێرە بە بەشداری بەرینی خەڵک لە ساری بەڕێوەچوو ئازادی خوازیان بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای بن. کوژرانی دوولاوی بەلوچ بە دەستڕێژی گوڵای هێزەکانی ڕۆژیم لە چابەهار. بەیانی سێشەممە 14 سەرماوەزی 1402 دوولاوی بەلوچ بە ناوەکانی عالی ڕایسی تەمەن 18 ساڵ و محەممەد ڕایسی تەمەن 19 ساڵ بە دەستڕێژی گوڵای هێزەمنیەکان لە چابەهار گیانیان لەدەستا. بەپێ راپۆرتی شارەکانی بەلوچ عەلی و محەممەد ڕایسی هەردوو خەڵکی شارۆچکەی جالەقی سەر بە شارستانی سەراوان و بەیانی سێشەممە لە بەردەم ڕێستورانێک لە چابەهار تیرۆرکراون. بە پێزانیاریەکان هێزەمنیەکان بە دوو ماشینی پژۆی سپی ئۆتۆمۆبیلی ئەو دوو شارۆمەندە بەلوچەیان داوەتە بەر دەستڕێژی گولە و بەهۆیەوە عەلی و محەممەد هەردوو گیانیان لەدەستاوە و دوو ژنی سەرنشینی ئۆتۆمۆبیلەکەش بە سەختی بریندار بوون. شانی باسەکە تەرمی ئەو دوو هاوڵاتیە بەلوچە لەلایەن نزارەی سڵاتەوە ڕفێنراوە و دووربینەکانی بەردەم ڕێستورانەکەشیان زەوت کردووە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو شالاکی مەزەنی لە بێهبەهان و ڕەشت. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ زەینەب خونیاپور شارۆمەندی خەڵکی بێهبەهان و مەنوچێهر فەلاح خەڵکی ڕەشت لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بە زیندانی تەعەزیری مەحکوم کراون. بە پێزانیاریەکان زەینەب خونیاپور لەلایەن دادگای ئینقلابی ماحشەرەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام بە 3 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعەزیری مەحکوم کراوە. هەروەها مەنوچێهر فەلاح شارۆمەندی خەڵکی ڕەشت پاش 5 مانگ بلا تەکلیفی لە زیندانی لاکان لەلایەن دادگای ئینقلابیەوە شارەوە بە 22 مانگ و 17 ڕۆژ زیندان مەحکوم کراوە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە سوید. ڕۆژی دووشەممە 13 سەرماوەزی 1402 کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی وڵاتی سوید مامەبەستی زانەکردنی سەرکوزگەریەکانی کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەپێ راپۆرسەکان ئێرانیانی ئازادیخواز بە کۆبوونەوە لە شاری ستۆکۆڵم سەرکوزگەریەکانی کۆماری ئیسلامیان شەرمەزار کرد و خوازیاری زانانی سوپای پاسەران لە لیستی تێرۆریسمی نێودەوڵەتی بوون.
شاینی باسەکان نوێنەرانی پارلەمانیا وڵاتە گەڵاڵەیەکیان ڕادەستی سەرۆکی پارلەمان کردووە بۆ ئەوەی سوپای پاسداران وەکو گروپێکی تیرۆریستی بناسێنن. دووە هەواڵ ئاوارەبوونی 1,900,000 فەلەستینی لە غەزە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە کاتی دەستپێکی شەڕی نێوان حەماس و ئەرتەشی ئیسرائیل تا بەمڕۆ 1,900,000 کەس ئاوارە بوون. بە وتەی بەرپرسانی ئێجارەی خۆبەڕێوەبەری فەلەستین، ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە لە 16,000 کەس نزیک بۆتەوە. لە بەرامبەردا 1400 شارۆمەندی ئیسرائیلی و 76 سەربازی وڵاتە کوژراون. لەلایەکی دیکەوە حیزبۆڵای لۆبنان ڕایگەیاندووەکە 90 کەس لە هێزەکانی لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژراون و دەیان کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی ڕابردوو تانکەکانی ئیسرائیل چوونە نێو باشووری غەزە و چەندین ناوچە بەچڕی بردومان کرا. لە کەرانێ باختەریش 2 هێزی گۆڕدانی قەسام کوژران و 29 کەسی دیکەش لەلایەن پۆلیسی ئیسرائیلەوە دەست بەسەر کراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکەم، کاتێکی خۆش بۆ هەموو.